بەپێی نووسراوێکی دیوانی چاودێری دارایی عێراق کە وەڵامی سۆران عومەر ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی داوەتەوە، لیستی موچەی هەرێم گەندەڵی و کەم و کورتی زۆری تێدایە. بە جۆرێک لە لیستی 27 وەزارەت و دەستە و سەرۆکایەتی پەرلەمان و ئەنجومەنی دادوەری 67226 موچەخۆر گومانیان خراوەتە سەر و ناوی دایکیان دیار نییە. لە گرێبەستیش 4774 کەس گومانیان لەسەرە. جیاوازی لە ژمارەی میلاکات و فەرمانبەرانی هەرێم. بەپێی راپۆرتی دیوانی چاودێری دارایی عێراق، ژمارەی جیاواز دەربارەی میلاکات و ژمارەی موچەخۆرانی هەرێم هەیە. جیاوازی ژمارەی فەرمانبەران کە لە فەرمانگەی بودجەی وەزارەتی دارایی هەرێم وەرگیراوە بەراورد بە یاسای بودجەی ساڵی 2023 عێراق 23901 فەرمانبەرە. بە جۆرێک لە عێراق 658189 فەرمانبەر پێشکەش کراوە. لە وەزارەتی دارایی هەرێم 682090 فەرمانبەر هەیە. بەپێی بایۆمێتری موچەش بێت 697190 فەرمانبەر بە مەدەنی و سەربازیەوە هەیە. بەراوردی میلاکات لە نێوان مانگی حوزەیرانی ساڵی 2023 و کانونی دووەمی ساڵی 2024. بەپێی نووسراوی دیوانی چاودێری دارایی عێراق لە ماوەی 6 مانگدا لە سەرۆکایەتی هەرێم، پەرلەمان، وەزارەتەکانی کوشت و کاڵ و ناوخۆ و تەندروستی و داد و دەستگای ئاسایش و ئەنجومەنی ئاسایش و دەستەی وەبەرهێنان و دەستەی نەزاهە زیادەی میلاکات 1566 کەسە بەبێ ئەوەی یەک دامەزراندن هەبوو بێت. هەروەک پلەی تایبەتی ڕا و وا و بە کە لە هەرێم ژمارەی پلە تایبەتی ڕا ژمارەیان 394 کەسە کە 65 زیادەیە. پلەی تایبەتی بە ژمارەیان 1247 کەسە کە 86 زیادەیە. وردبینی لە ژمارەی موچەخۆران. بە گوێرەی نووسراوی فەرمانی دیوانی چاودێری دارایی عێراق لە ساڵی 2013ەوە بەهۆی نەبوونی یاسای بودجە میلاکاتی هەرێم پەسەند نەکراوە. موچە تاوەکو ئێستا بە شێوەی کلاسیکی بەدەست و لیست دابەش دەکرێت. لەسەر میلاکات و بڕی موچەکانیان لیژنەیەکی هاوبەش لە دیوانی چاودێری دارایی عێراق و هەرێم پێکهێنراوە بۆ وردبینی لە میلاکاتی هەریەک لە سەرۆکایەتی هەرێم 749 فەرمانبەر، وەزارەتی ناوخۆ 151419 کارمەندی ئەمنی، وەزارەتی پێشمەرگە 138619 پێشمەرگە، دەستگای ئاسایش 33633 کارمەند، ئەنجومەنی ئاسایش 8674 کارمەند، کۆی گشتی هێزی سەربازی 333094 کەسە. ئەمە لە کاتێکدایە بەپێی تۆماری بایۆمێتری موچە کە فەرمانگەی میدیا و زانیاری حکوومەتی ماوە بە سەرچووی هەرێم پێشتر خۆی بڵاوی کردوتەوە، ئاماری هێزە سەربازیەکانی هەرێم 281311 کەسە. هەروەها لە نێوان فەرمانگەی بودجە و فەرمانگەی ژمێریاری وەزارەتی دارایی هەرێم بەپێی پلەی وەزیفی لە پلەکانی 1 تاکو 10 39710 فەرمانبەر جیاوازی هەیە. بۆ نمونە لە موچەی مانگی حوزەیرانی وەزارەتی پەروەردە زیادەی موچە 515 ملیۆن دینارە. لە وەزارەتی کارەبا زیادەی موچە 2 ملیار و 866 ملیۆن دینارە. لە هەمان کادا لە میلاکی هەمیشەی و گرێبەست جیاوازی زۆر هەیە. لە مانگی دەی ساڵی 2023 ژمارەی گرێبەست 26889 فەرمانبەرە. لە بایۆمتری 31698 فەرمانبەرە. لە فەرمانگەی بودجەی وەزارەتی دارایی هەرێم 24933 فەرمانبەرە.
لە فەرمانگەی ژمێریاری 26,174 فەرمانبەرە. سەبارەت بە خانەنشینان، ژمارەی خانەنشینی مەدەنی و سەربازی بۆ مانگی حوزەیرانی ساڵی 2023 کە بەسەر 14 بەڕێوەبەرایەتیدا دابەش بووە 245,104 خانەنشینە. بەپێی بایۆمێتری 245,736 خانەنشینە. خانەنشینی سەربازی لە لیستی مانگی دەی ساڵی 2023 ژمارەیان 87,633 خانەنشینە. مەدەنی 157,471 خانەنشینە. لە بایۆمێتری خانەنشینی سەربازی 133,435 خانەنشینە. مەدەنی 113,301 خانەنشینە. بەپێی دیوانی چاودێری دارایی عێراق تەنیا لە ژمارەکانی نێوان فەرمانگەی ژمێریاری وەزارەتی دارایی هەرێم و بەڕێوەبەرەتی گشتی خانەنشینی جیاوازی موچە 3 ملیار و 716 ملیۆن دینارە.